باش ئەو دانەیە ماوە بۆ تۆ تەبی ئێستا کە ئەم ساوی کەرەنتینە نەما دۆزە بازار شوێنەیە هەشتا خەڵکەکە ترسێکی هەتیا ماوە حەزەرێکی هەر هەیە وەکو پێش ئەمە نەبوو کە خەڵک ئاسایی و شعبی دانیشت و ناخواردن و دەستۆرین و چێش و ئەمشانە بەکار ناهاو بەس ئێستا مەجبورین ڕێنەمایەکان جێبەجێ بکەین و خەڵکەکە زیاتر ئالودەیەتی و حەزی لێکا و شتێکی خۆشیشە بەڕاستی سەر بێ خواردنێکی سەوایلە من وەکو خۆم لە 2030 تا ئێستا ناڵم هەموو ڕۆژێک بەڵام زۆربەی کات هاتووم و سوادەم لێ کردووە سوودێکم لە خواردنە وەرگرتووە خواردنێکی کوردواریە و بەسوودە بۆ خۆم من یارزانێکی لە جوانیم هەر خۆم و هەموو هاوڕەکانی خۆم یەن بۆ سەرپێ خواردن ئەی تۆ چی بۆ دانێ ئەمەش بابەتی پێچکەکەمە گۆش بێ مۆکیشو بدەنێن الحمدلله والله گلک باشه سیگجی و بریشه و که هاتی و کردن الحمدلله سپاس به خدا اشلاف اشجی سرمدو بریدن و کی دیجی سیک هاتا و کردن سیک بشویجی گلک من زان رمضان سیک بشوی خوش الحمدلله سیک گلک خوشه عالم جهدی هدی قصد سیکت کردن بر عرفات عیده ان شاء الله یا دیجی هیویا خدا خودی بازار سز و گلک بازار شول نماوگی بری یعنی شول ما سز و گلک با شول ما تایبه سر بی کنه و مدرسه و سفره هر سیکت قداغا کردی شول ما نماوگی بری خودی خالق با ذوق و خوشتر شوی دین شتات خون ذوقتر شوی هگب شو بی طول باشه بس وقتی وای کیمه پرۆژەی بەنداوی باوەندوور لە گەرمیان پرۆژەیەکی استراتیژیە لە پرۆژە استراتیژیەکانی هەرێمی کوردستانە سوودێکی زۆری دەبێت بۆ ئەم ناوچەیە لە چەند ڕوویەکەوە گرنگترینیان کۆکردنەوەی ئاوێکی زۆرە کە 30 میلیۆن مەتر مکعب ئاو کۆ دەکاتەوە بۆ کاتی وشکە ساڵی و بۆ کەم ئاوی ئەم ناوچەیە دەپارێزێت هەروەها سوودێکی تری هەیە کە کارەبای وزەی کارەبا دروست دەکاتن مەحەتەیەکی هایدرۆپاوەری تێدایە کە نزیکەی 32 مێگاوات کارەبا بەرهەم دەهێنێتن ئێستادا لە خۆناغی جێبەجێکردنی جسمی بەنداوەکە هاین لەگەڵ ڕێگاکانی دەوروبەری بەنداوەکە کە ئەو ڕێگانەی کە بۆ گوندەکانە ڕوات لە نزیکی ئەم بەنداوە و لە کاتی جێبەجێکردنی ئەم بەنداوەدا زیانیان بەرەکەیان ئەکەونە سنووری بەنداوەکە پێویستە ئێمە بیان گوازینەوە بۆ شوێنێک دوور لە بەنداوەکە و بۆی گوندنشینان ڕێگەیان ئیشیان نەوەسێت و بتوان ناوچەی خۆیان بەردەوام بکەن